لە بەردەم گەراج بۆ خۆی نەفەر بارەکەەوە ڕوە حسابت بۆ ناکە. شۆفێرانی هێڵەکانی دەرەوەی قەزای کەلار ئەمڕۆ گربوونەتەوە و ڕێگای بەردەم تێرمیناڵی کەلاریان داخستووە. ئەوان داواکاری ئەو شۆفێرانەوەیە کە لە دەرەوەی گەراج شۆفێری تر هەیە نەفەر ئەبار بەبیەوەی هێڵیانە بێ. من بۆ قسەکردنی زیاتر ئەڕۆمە لای ئەو شۆفێرانە خۆیان ئەو شۆفێرانە خۆیان ئستادیان سڵاو لێبێ کێشەی ئەوە چییە؟ بەخێر بن پێشەکی کاکەگیان ئێمە یەک کێشەوانەیە کێشەی چاودێرمانەیە داواکەین هەرچی یعنی لەم شارە هەیە مثلا کاگە دریسە شێخ عەدنان ئەمە عایدەمانن مرور پەیوەندی نییە پێوە ئێمە ئەوەیە قسەمانە سەر قایم ێجە کاگەمە ئیش من نییە ڕاستشەکە کام مەحسنێجێ ئیش من نییە شێخ جەلال ێجە من حەقم نییە خۆی ئەبێ شێخ جەلال بێتە سەرخەت ئەم دوو برادەرە کاک شێخ جەلال ڕئیس وحدەی ئیدارەی گەرمیانە ئەبێ ئەمانە بینیان چارەسەر بکە. ئێمە چیمان گەرەکە چاودێرمان گەرەکەەوە قانونی خۆی مە بێقانونی نەماوەتە ئیشەکەین چی هێڵێکنیەوە ئێمە بەغای سلێمانیە کشتی جارێ بێخەت خواردمانێتی بێخەت ێجێ چین لە محکەمە شکاتان لێگەن ئێوە چاودێر داندانەوە وە بێ قانونی ئەو جێهێڵەکان لە دەرەوەی گەراج نەفەر بەڵێ نەفەرەوەن و ئێمە خەتمانەیە ئێمە ساڵانە پارە ئەدەین هیلمانەیە یعنی هەموو شتێک ئێمە قانونی شەکەمان بێ قانونی ئێمە داوای مافخۆمانەکەین. برای گەورەی دەست خۆش ئەمەوێ دیمەنەکانتان بۆ بگوازمەوە کۆی بینن ئەم شۆفێرانە ئەمڕۆ گربوونەتەوە و ڕێگای بەردەم گەراجەکەیان داخستووە. داواکاری ئەو شۆفێرانە ئەوەیە گلێ و شۆفێرانە ئەوەیە کە لە دەرەوەی گەراجەکە پاسەکانی تر تەکسیەکانی دیکە نەفەر سەرەخەن و ئەیان گوازنەوە. منە ڕۆمە لای یەکێکتر لەو شۆفێرانە سڵاو لێبێ ئێوە ئەمڕۆ هیچ نەفرێکتان نەگواستوەتەوە؟ ئێمە یەک هەفتە یەک دوو سرە ئەەکەین لەو گەراجە هەفتە یەک دوو سرە نە نەفرە تێدە ناو گەراجە چاودێرەکان لا بریان لە بازگەکان کە چاودێر لابریایی تر هەرکێ هەوەس خۆی دەرەچێ لە بەردەم گەراج بۆ خۆی نەفەر بارەکەەوە ڕوە حسابت بۆ ناکە. کشتی خاوەن مناڵە خاوەن ئایلەیە هەرێکی سێ چوار عیلا لەبان یەک سیارە ئەو دەوامەکە شورتەیەتێ لە بەردەم من نەفەرەکەەوە ڕوە داواکەن ینی چاودێر لە بازگەکان ئێمە داواکەن چاودێر لە بازگەکان یەکێ بێ سەرپەرشتی بکە کەس نییە چاودێر مادانەوە کەس نییە سەرپەرشی بکە ئەدەن لەو چاودێرەوە ڕۆن حکومەت نییە لە پشتی. دەستەکان خۆش بێ ئێوە ئەمڕۆ هیچ نەفرێکتان نەگواستەوە لە هێڵەکانە؟ نەوەڵام ڕۆیەک نەفەرمان نەگواستەوە و ئێمە داواکاریەکەمان بەسەوە تا ئەڵێن بە حکومەت بتوانێت چاودێرمان بەدابنە بۆ بازگەکان ئەگینا ئێمە هیچمان داوا نەکردو داوای حەق خۆمان کرد داوای مافخۆمان کرد 10 ساڵە میشەمانە ئێمە خاتە لای ئەوێ خاتە لای ئەم تێگەیشتی ئاخر چرمە سێمان بەلێسا خستیانە لای شێخ لای کاک عارفیشەوە دایە مرور ئەوەی مرۆریش بەدەست من نییە تێگەیشتی ئێمە گەرەکمانە بەس لە بازگەکان ئێمە هیچمانیان نەگەرەکە بەس لە بازگەکان با نەقابمان بێت تویشمانیان دەستان خۆش من ئەمەوێ باسی وە بکەم کە ئەم شۆفێرانە بەیانی ئەمڕۆ گربوونەتەوە و ڕێگاکەیان داخستووە و ئەو شۆفێرانە ئەمڕۆ هیچ نەفرێکیان نەگواستوەتەوە بۆ دەرەوەی کەلار ئەمانە شۆفێری هێڵەکانی سلێمانی و بەغدا و کفری و جێگاکانی دەرەوەی قەزای کەلارن داواکاری ئەوانەوەیە کە لە بازگەکان چاودێر دابنرێ پاسی دیکەی دەرەوەی گەراجکە هێڵیان نیە دێن لە بەردەم گەراج نەفەرەکان سەرەخەن و ئەیان گوازنەوە بەبێ ئەوەی هیچ لێپێچینەوەیە کە بێ داواکاری ئەوانەوەیە کە لە بازگەکانە چاودێر دابنرێت.